سڵاتان لێبێ هەموو جارێ ئەتان بەم بۆ بازارێکی کوردی ئەمڕۆ لەگەڵ شەموسی هاوکارم هاوڕێم بڕیارمانە ئەم جارە بین بۆ سوپەرمارکێتێکی هەموو کوردان ئێرانیان سوپەرمارکێت واتە هەموو شتێکی کوردی ڕۆژهەڵات ڕۆژاوە باشوور باکووری هەیە ئەڵێ چی شەموس؟ وەڵام من زۆرم پێخۆشە من تەلەفۆنم بۆ کردی ڕاستەوە خۆتم وەرە بۆ بێرمیگام بە ئیشێکی جوان بۆم سوپەرمارکێت ئێرانیە بکەین شتێکی زۆر جوانە من پێشتر هاتوم لێرە شتم کڕیوە من کامێرەمانەکە بۆکەم و تۆش بڕۆژورەوە بزانە چی هەیە و چی ئەفرۆشن ئانیشەکە بەم نەکەیت بەڵێ ئۆکێ مشکلە نییە ئێستا پیشانتانێن بەڕاستی ئاوا بە هینێک سێری ناوم کرد شتەکانەوە بە جوانی دانراوە یعنی پێویست ناکە کات بکوچی بەدوای شتا بگەڕی ئەوەی ئەتەبێ بەردەستە خۆشان لەگەڵمان بن تا ببینین بڕۆ من کامێرەمانەکە بۆکەم دەفر کامێرەکە بێدە وەکو پێتانم وەت سیرکەن بەڕاستی شتەکانیان وا بە تەرتیب داناوە هەمووی ئەو شیرینی و ئەو پێویداویستیانەیە کە کورد بە گشتی لە هەر شوێنێ بن بەکاری ئەهێنن ئەگەر سەیری ئێرە بکەین ئەوەش فەلوودای پێوترێ وابزانم ئەمانە یعنی شتەکانیان وا بە تەرتیبی داناوە ئەمە شیرینە بەنێکانیانە ئەنجا حتا چەرەساتەکانیان هەمووی بە جوانی دانراوە بەڕاستی شتەکانیانەوە بە تەرتیبە یعنی ئەگەر بتەوێت لە دەرگاکۆ بێ بۆ لای چەرەسات یەکسەرزانی ئێرەیە ئەنجا ئەگەر بینە سەر بەشی گۆشتەکانیان بەڕاستی گۆشتەکانیان زۆر فرێشە یعنی دیارە و ئەژڵێ ڕۆژانە گۆشتمان بۆیە ینی گۆشتەکانیانەوە فرێشە تا خوێنەکەی پێوەیە بە هەندێکیانەوە بازم ئەم شیرینیە زۆر بەناوبانگە لە ئێران جا هاوڕێیان ئەم برنجانەی کە لێرەیە ئەگەر هاوکارم شانی بە هەمووی برنجی خۆماڵیە چۆن لای خۆمانەڵی برنجی کوردی لێرەش ئەمە برنجی خۆماڵی پێوترێ هەمووی لە ئێرانەوە هاتووە واتەوە برنجە پلاستیکەکە نییە ئەوەش سیری ناو ترشاتەوەڵا ینی حتا شتی ترشاتیان هەیە کەڵامی باقلە بۆ ئەو کەسانی کە عاشقی خواردنی ڕۆژهەڵاتن کوردستانی ڕۆژهەڵاتن ئەتوانن هەموو پێداویستەکانیان لێرە بکڕن بەڕاستی بەڕاستی سوپەرمارکێتێکی ناوازەیە ڕاستە زۆر سوپەرمارکێت چوون باسی باشی ئەوانیشەکەم بەس بەم شێوە ئۆرگەنایز بێ ئەمە یەکەم جارە ببینم بەڕاستی دوای چینە نانۆخانەکەشیان چووکە و نان و سەبوونە تایبەتی ئێرانیش کاکرێ لێرە هەیە ئەچینە ئێش هاتینە بەشی نانۆخانەکەیان بە زمانی خۆمان دەڵێ نانۆخانە سەیری و نانە جوانە واو نانە تایبەتمەندەکەی ئێرانە بە کونجی و بە ئەڵێ وەک ناوکولێرەی خۆمان وایە ماشەڵڵا ماشەڵڵا
جا هاوڕێیان ئەم نانە جوانی کە ئەیبینن سێ دانەی بە یەک پاوەنە لە زۆر شوێن بەڕاستی لە لەندەن یەک دانە بە پاوەنێکە زۆر جار بەس لێرە سیانی بە پاوەنێکە وەرم بیکڕن لێرە نانەکان خۆشە. هاوڕێیان ئەمە ئەو فرۆشگایە بوو کە حەزم کرد پیشانتانی بەم لە حاکلی ڕۆدین 363 ئەوەی حەزی کرد بێ ئەو نانە فرێشە بخوا ئەوەی حەزی کرد بێ وەرن لێرە وەکو من بازارەکەتان بکەن بازارم کردە بەس خستمە سەیارەکەەوە کاتێکی خۆش.